ماله لا اما طاوي ام بابته بولا سر ام کنسرت همه شغالين لوي كل ري هنر و اما تو این ولات این دیگه بینینا کردستانو تاکو آشنا کن با کلتوره کی خمان اینجا لگل اوشا اما ازانین هنرمندی زور گورمانه لا هرمی کردستان کام هنرمندانه کاملا کن امسال خاننشین کران اونده کاری جوانیان کردو خاننشین بونی اون ران نگریروی که لکار هنری کن دا ایدی بردام نبن تنها اما پروسه کو بو پشودانی اوان لوی که بتوان لدوی تمنه کی زول لا خدمت کردن ام جارا بتوان پشوبدن ملام امرو لا برابراتی چالاکی کانی سلیمانی هنری سلیمانی کاملا هنرمند که خاننشین کراون رزلنانی هم بکره با اوی پیام بلند دستان خوش بد با او ماوی که کارتان کردوا ملام امان هر با هنرمند گورکی کردستان امنان ولا کار هنری کانی شانا بردوام ابن هاو کار ماروند برگه کی با اما آماده کردوا با پیکو بینری کتایی و تاثیر دستی کنی برلوی هنازی روزت تاوی تو خربت يجوي جيان ريشي ماشو بالجيان ليرو زيارتي روجل دستوكان صلاة النبي ومكاتوهم مكاتكتان باش امرو لپای او خدمت الزوري لابواري هنري هروها لبروسي بالوردا بيشكشي هردو بواركان كردوا چن هنرمندك مراسمي كان بو سازكريت كا تمني کارکردنیان کۆتاییەت خانەنشین دەبن ئەمڕۆ مەراسیمی ڕێزلێنانیان بۆ ئەنجام ئەدرێت کە چەندین چالاکی هونەری ساز کراوە و خەڵاتی ڕێزلێنانیان بۆ ئامادە کراوە و هەروەها پەیکەریان بۆ ئامادە کراوە کە وەکو ڕێزلێنانێکە لە پای ئەو خزمەتە زۆرەی کە بە پرۆسەی پەروەردە و هەروەها بواری هونەری کردویانە چەند هونەرمەندێکن ئەمڕۆ لەگەڵیانە ئەبین و ئەمڕۆ بینەری ئەم مەراسیمە ئەبین بزانین چی کراوە بۆ ئەم تەمەنەی کە ئەم هونەرمەندانە پێشکەشی پرۆسەی پەروەردە و بواری هونەریان کردووە. بەخێر بێن بۆ چالاکی قوتابخانەکان من و دیداری هاوڕێم وەک سەرپەرشتیاری شانۆ لە چالاکی قوتابخانەکان و لە هۆبەی چالاکی ڕۆژئاوا بڕیارمانە ئەم بۆنەیە ساسکەین بۆ ئەو بەڕێزانی کە ئەمڕۆ ڕێز لە ماندووبوونیان ئەگیرێت بەڕاستی هەر یەکیان لە بوارەکەی خۆیانە هەوڵ و ماندووبوونێکی زۆریان کردووە لەبەرەوە ئێمە حەزمان کرد ئەگەر بم بۆنە بچووکەش بێت بەسەریان بکەینەوە لەبەرەوەی بەڕاستی هەرێکێک لە دادەبەیان بۆم بە کاک بەڕێز مەجید مامۆستا سۆزە مامۆستا دڵخۆش هەرێکێک لەوان لە بواری خۆیانە ماندوو بوون پێویستە ئێمە ئاڵای هونەر لەوان وەرگرین و زیاتر بیشەکەینینەوە بۆیە بڕیارمانە ئەم بۆنەیە ساسکەین و سوپاس بۆ چالاکی قوتابخانەکان سوپاس بۆ ئێوە کە بەدەنگمانەوە هاتن مانگای تەکنیکی لە مەسەد لە ساڵی 2015 بۆ جارێکی تر بۆتەوە بە خوێندکار لە کۆلێژی پەروەردەی بەشیرهێڵ لە ساڵی 1994 لە زانکۆی سلێمانی وەک لێپرسیار ئەم مراسیمە طبعاً بە یارمەتی یەکەی چالاکی و بەڕێبەرایەتی چالاکی مامۆستا بەکرۆ و مامۆستا بورهان ماندوو نەبن لێرەوە دەستی ماندووبوونیانە گوشتم بەڕاستی زۆر ماندوو بوون ئەو مانگێکە خەریکی ئەم مەراسیمەن چکۆ ئێمە هەر من خانەنشین نابم چوار پێنجێکی تریشم طبعا چالاکی قوتابخانەکە ماڵی دووهەمی من بوو من چۆن ئەڵێ کورسات ماڵی هەمووانە ئێرەش ماڵی منە ماڵی من بووە بەڵام من هەر ماڵی منە من ناتوانم دابڕێم لەم دایرەیە من ئەوە 6 مانگە خانەنشین کراوم هەر داوامی خۆمەرەکەم هەر لەم کەی تااقەتم چوو من هەریم بەیانیانیم لێرە نانەخۆم تۆزە دانیشم لەگەڵیانم ئەڕۆمەوە بۆ ماڵە یعنی ناتوانم دانیشم بەس خانەنشینی من باش تێ بە خەڵک بڵێم ئەوانی خانەنشینە بن قەت بێتاقەت نەبن خانەنشینی لە وڵاتان ئەڵێ جارێکتر لە دایک بووینەوە خانەنشینی منیش هەستەکەم جارێکتر دووبارە لە دایک بوومەوە لەبەرەوەی تۆ لە دوای خانەنشینی و ئازادەبی
تر ئازادێکی تەواو وەرەگری ئەتوانی بە ئازادی بڕۆی ئیشکەی ئەتوانی بە ئازادی بخەوی ئەتوانی بە ئازادی هەستی ئەتوانی بە ئازادی بڕۆی بۆ لای هاوڕێ برادەران ڕەفیقی ئەتوانی پلان و بەرنامەی خۆت بگۆڕی پلانێکی جواندانی بۆ ژیانی خۆت ئەگینا خانە نشینی مردن نییە خانە نشینی ژیانەوەی کەواتە ئەمە هەستی تۆیە بۆ خانە نشین بوون بەڵێ هەستی منە ینی من هەستە ئەڵێم هەموو خانە نشینێ باو هەستیان هەبێ خانە نشین هەیە بێ تااقەتە بێ ینی وازانێ بە تایبەتی بۆ پیا و زۆر ستەمە ینی خانە نشینەکرێ لە ماڵەوەی تر نازانێت چی بکە خۆیاتە پلاک و خۆیاتە بەلوع و خۆیان شت چاکاوی تر لە ماڵەوە نییە بێتاقەتە بێ یا چنە چاخانەکان دانیشن تاوڵە دۆمیناکەن و با ئەوە نەبێت بڕۆن بە دوای ئیشا بگەڕن و ئیش بکەن خانە نشینی ژیانەوەی ئینسانە بەیان بۆمبە لە دوای خانە نشینبوونی چۆن دەرەکەوێت یان بەچیەوە سەرقاڵە بێ من بەخوا شتێکە پێوتم شتێکەوە دێسا دوای خانە نشین چێکەوتم نان بۆ ماڵانەکەم ئەمە بەیانیان نەم بۆ ماڵانەکەی ئەی دوانی وەڕوان دوانی وەڕوانیش ئیتر ئیشەگەرە بێوی دۆست بۆچم لە کۆمپانیا شتەکان بەس من خۆم بە تەمام یعنی ئەمە لایانی سەعبەتە نەیکەن بە مانشێت و بڵێ نان بۆ ماڵانەکە من بەس بە تەمام ینی دوای خانە نشینەکەم ناتوانم لە ماڵەوە دانیشم من 6 مانگ لە ماڵ و خانە نشی بووم نەمزانی چی بکەم خومایە وەرزش و مەلە سوودە لێبینی زۆر سوودم لێبینی کە خۆشم ئەوە ڕۆژێکیان کوڕێک حەزەکەم ئەگەر خۆی ئەو کوڕی گوێی لێبێ فەرهەنگی ناوە بەڕێوبەری جیمەکەیە لە شاری خەونەکان وتی بەیان خانەوە بوا بێ تااقەتی گەڕایەوە من نەمەناسی وتی بەیان خانەوە بوا بێ تااقەت ڕۆی ئەو بینم تم وڵایتە چی بکەمەوە چم بۆ مارکێتە تۆزە شتەکڕم وتی ئەتوانم من خزمەتێکی تۆ بکەم وتم فەرموو چۆن وتی من بەڕێبەری ئەو جیمەم حەزەکەم خزمەتێکم تۆ هونەرمەندی وەرە بۆ جیمەکە وەرە مەلەش بکە ئەوە دوو مانگە من لەسەر حسابی ئەوان من سپاسیانەکەم سپاسی و هەستە جوانیانەکەم هەنی کەسانێکەن کە ڕێز لە هونەرمەند دەگرن من سپاسی ئەو ڕێزایانەکەم بەڕاستی ینی ماندوون ئەوانیش ئەوانە هونەرمەندیان خۆش بێ من لێرەوە شەبێ هیوان نەبین و قاتمان نەخزێت کە نەتوانین هەستینەوە خۆری نوێ لێرەوە هەڵدێ بۆیە بەخێر بێن بە شانازیەوە هۆبەی چالاکی قوتابخانەکانی ڕۆژئاوا لەگەڵ چالاکی قوتابخانەکان هەستان بە ڕێخستنی مەراسیمێکی شایستە بۆ هونەرمەندان و فەرمانبەرانی خانشینی چالاکی قوتابخانە و هۆبەی چالاکی قوتابخانەکان ئێمە لەم مەراسیمەدا چەند چالاکیەک و چەند ڕێزلێنانێکمان بۆ ئەم بەڕێزانە ئامادە کردووە ئەوەی کە لە تواناوانە بێت ئێمە هەوڵمان ناوە ئەمڕۆ کۆمەڵێ چالاکی ئەنجام بدەین بۆ خانشینانی بەڕێز هەر لە خەڵات و ڕێز لێنان و دیاری و هەتا ئەو نەخۆشەویستن لە لامان ئێمە هونەرمەندە شێوەکارەکانمان پەیکەرێکیان بۆ هونەرمەندی بەڕێز بەیان بۆمبە دروست کردووە و لە مەراسیمی ئەمڕۆدا پەردە لەسەر ئەو پەیکەرەش لادرێت. ساڵی 1963 لە شاری سلەیمانی لەدایک بووە. لە ساڵی 1969 چۆتە بەرخوێندن و ئەمڕۆژ ئەم مەراسیمەی کە ڕێکخراوە لەلایەن هۆبەی چالاکی قوتابخانەکانەوە بۆ ئەوانەی کە خانەنشین بوون بەڕاستی لە پای ماندوو بوون و هیلاکی چەند ساڵیان کە لە بواری خوێندن و پەروەردەیە بۆ خانەنشین بوون ئێمانە مەراسیمێک و ڕێزلێنانێکی زۆر شایستە و ڕێکپێکیان ئەنجامەوە دەستخۆشیان لێکەم و خانەنشین بوونیش من بۆی نازانم من لە ڕێ چۆنەڵی لە خۆمەوە ئەڕوانم کە خانەنشین بوون مانای ئەوە نیە کە تۆیتە خانەنشین بیت و ستەوستان بۆستیت لە ماڵەوە دانیشیت ئیتر هیچ نەکەیت و تاوە هەموو شتێک من کە خانەنشین بووم هەر پێشتریش کاری هونەریم کردو بە تایبەتی ئەوانەی کە هونەرمەندن خانەنشین بوون نییە لەونە چکە دایمەن هەوڵی ئەوەیە کە ئیشی هونەرەکان بکەن و بەرەو پێشتر بیبن من وەکو خۆمەک و ئیشی هونەری سیرامیک دەکەم لە کارگەی کەلتوری لە سلێمانی لێرە ستۆدیۆکم هەیە سیرامیک
بەردەوامی خوێندکارم هەیە خولیان پێبینم هەم لە ئاستی سەرەتاییەوە تاوەکو ژنی ماڵیشەوە ئەتوانێت یانی بێت هەر بەردەوامم لە کاری خۆما و لە هونەری خۆما و بەردەوامم کە لە پێگەیاندنی قوتابیان و خوێندکارانە هەم وانەبێژیش دەرسەڵێمەوە دەرسی هونەری سیرامیک لە یەکێ لە کۆلیژەکانی شاری سلێمانیە دڵخۆشم پێی کە بە شێوەیەکی وا بردم بەڕێم کردووە توانی بێتم ئەوەی کە خۆم هەم بووە بیگەێنم بە خوێندکارەکانم بە قوتابیەکانم بەوانی کە لەگەڵ مابوون ئەو سەرپەرشتیارە بە ڕێزانی کە لێرە لەگەڵ مابوون من خۆم وەکو یەکێکە لێرا بووم بەڕاستی بە شێوەیەکی وا خەمخۆرن بۆم بە شێوەیەک کە ئەمبینم چەند دڵسۆز بوون بۆم دڵخۆش مەکا کە من شتێکی باشم کردووە لە دوای خۆمەوە کە ڕۆشتم ئەو شتێک کە بەجێم هێشتووە واتە جێدەستم دیار بۆ بۆیان کە هەمویان ینی بەو شێوە ئەبینم ئەوە دڵخۆشکەرێکە بۆ من کە ئێستا هەستەکەم و شادێکی گەورەی وەرم گرتووە.